مصطلحی بایۆپۆلەتیک یان بایۆسیاست چییە؟ سیاست بۆ بە نان و ئاو. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا نووسەر و ڕووناکبیر. دکتۆر سڵاوت لێبێ. بەخێراتی سەرچاو. زۆر بەخێر بێی. دکتۆر لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە ئەکرێمە تۆزە ڕوونتر قسە بکەین بۆی بینەران باشی تێی بگەن. ئەو مصطلحەی کە بەکارت دێناوە بایۆپۆلەتیک بایۆسیاست با بڵین مەبەستت چییە لەمە؟ ببوورە من بەکارم نێنە ینی وەرت گرتووە لە کۆڕێکە خستە ڕوو. بەڵێ یەکەم جار فۆکۆ بەکاری بایۆپۆلەتیک ینی فەلسەفەی حکومداری ئەم سەردەما. باشە. ئێستا هیچ وڵاتێک هیچ دەوڵەتێک هیچ ڕژێمێک هیچ ئیدارەیەک هیچ کۆمپانیایەک نییە کە ئەو فەلسەفەیە جێبەجێ نەکات و پوختەکەی بریتێ لە چاودێریکردن و کۆنتترۆلکردنی هەموو ڕەهەندەکانی ژیانی تاک و کۆمەڵ. ئێستا دەسەڵات وەکو جاران نەماوە مەسەلەن کۆنتترۆلی سنوورەکان بکات دەسەڵاتی بەسەر سنوورەکان هەبێ زیاتر لەوە دەسەڵاتی بەسەر ژیانی تاک و بەسەر چۆنەتی بەڕێوەچوونی کۆمەلگا هەیە. هەر لە ئەوەی چییە خۆی ژمارەت چەنە ئارەزوو چییە بۆ کوێ ئەچیت نەخۆشیەکان چین سەرژمێری کوتان سیاسەتی تەندروستی ئەمانە هەمووی بریتین لە چەمکەکانی بایۆپۆلەتیکس. ئەمە ئەگەر ئێستا مەگەر بە شێوەیەکی بڵین هەند تەشبیهی بکەین وەکو دەوازینێکی گەورە وایە دەسەڵات خاوەنی ئەو دەوازینەیە ئێمە هەمومان مریشکی سیاسین ئەو خاوەن دەوازینە نایڵێ بمرین ئەوێ بۆ شێوە بژین کە ئەو ئەوێت هێلکەی بۆ بکەین گۆشی بۆ بگرین دوایی بمان فرۆشە هێلکەکە چییە؟ ئەوەیە مەسەن دەنگی بۆ بین مەسەن ئەگەر پێویست و دیفاعی لێ بکەین لە کارگەکانە ئیشی بۆ بکەین ئەوە بەرپرسیارەتی دەوڵەتە بەرامبەر بە تاک. و ئەمە معناوە نییە کە شتێکی خراپە ئێستا هیچ کەسێک ناتوانێت هیچ دەوڵەتێک هیچ تاکێک هیچ کۆمەلگایك ناتوانێت لە دەروی ئەم فەلسەفەیە بژی گەروا بێ بچێتەوە بۆ ئەشکەوتەکان و سەدەکانی ناوەڕاست. باشە دکتۆر لە بڕگەی کۆتایی قسەکەتەوە دەست پێکە مەڵێ مانایەوە نیە شتێکی خراپە ئەگەر تۆ کۆمەلگە شوبان مەسەلەن بە مریشکی دەواجین بەڵام خاوەنی دەواجینەکە ئەبێ فێنکایی بۆ دابین کە گەرمایی بۆ دابین کە لە زستانە یانی لانی کەم ژیانی مریشکەکە دابین بکە خۆراکی بۆ دابین بکە ئای بۆ دابین بکە بێ کوتێ ڤاکسینی بکە وانە ئاگای لە سەحەتی مریشکەکان بێ. بەڵێ بەتەشیت ئەوانە ئەرکی خاوەن داوازینەکەی بەو شێوەی کە پێ دوایە گەرێمە ئەو مریشکە بین کە تۆ شوباندت خاوەن داوازینەکانی ئێمە ئەوە چیان لێمان بێ چونکە مریشکی داوازین تۆزێ نازداریشە جوڵەی کەمە بەڵام بەگەشتی باسە بەڵامە بێ چاود لێ بێ ئەگەر بیش و بێنین بەوە بەگەشتی لێ بێ بێ خزمەتی بکەیت بەتاشی دوایەوە دەوڵەتەکان کەم تا زۆر کەوتانی تەفێکی گەورە هەیە دەوڵەتی دموکراتیەکان هەموو ئەرکەکانیان جێبەجێ کردەوە دەوڵەتە شەو دموکراسیەکان بەشێکیان جێبەجێ کردەوە دەوڵەتە ناو دموکراسیەکان کەمێکیان لە جێبەجێ کردووە بەڵام ئەو فەلسەفەیە هەیە لە کۆریای باکووریش بایۆپۆلەتیکس هەیە و لە دانیمارکیش هەیە بەڵام هەر یەکە بە ڕوئیای خۆی بەڵێ بە ڕوئیای خۆی بە لێ تێگەیشتنی خۆی. بەڵێ باشە دکتۆر زۆر جار ئێمە دەڵێن سیاست بووە بە نان و ئەو لە منداڵێکەوە بۆ گەورەیەک قسە لە سیاست دەکات ئایم دیاردەیەکی ئاساییە ینی ئینسان بۆ خۆی ئەبێ سیاست بکە چونکە ئمە سیاست بۆ تێگەیشتوین کە ڕەنگە لە مەفاهیمە گشتێکای سەبێکێک بڵین سیاسیان ئایا تۆ سیاست دەکەی بڵێ نا من لە هیچ حزبێک نیم ئایمە سیاسەتە پابندبوون بە حزبێکەوە یان نا هەموو ئینسانێک بۆ خۆی جۆرێک لەوەی سیاست دەکات لە ڕەفتاری ڕۆژانەیدا. سیاست بە مانا فەلسەفەکەی لە هەموو شتێک کە ژیانە هەیە بەڵام هیچ کۆمەلگایەک وەکو کۆمەلگای کوردی نیە ینی خەڵکەکەی وەکو تاک بارگاوی بوو بێ بە سیاست و بە حیزبایەتیەوە بە ئایدۆلۆژیاوە ئەمەش لایانی جیهانی هەیە و لایانی خۆماڵی هەیە سەبەبە جیهانەکە وەیە کە ئەساس سنوورەکان نەماون
ئیعلامی جیهانی هەیە زۆر ئاگادەی هەواڵەکانە ئاگاداری گۆڕانکاریەکانە سەبەبێکی تریشەوەیە کە تاکی کورد زۆر بەسراوەتەوە بەدەسەڵاتەوە ژیانی موچەکەی نەوتەکەی بەنزینەکەی مستەقبەلی مناڵەکەی خوێندنی هەمووی پێوەست بۆ بە دەسەڵاتەوە لەبەرەوە زۆر ژیانمان بارگایی بۆ بە سیاستەوە ئەمە حیزبەکانی استفادیان لێ کردووە حیزبەکان وایان لێکرەوە کە تۆ زۆر ببەستەی بە سیاستەوە بەش خۆی ڕەهەندێکی تری ئەم بایە پۆلەتیکسەیە ینی ئەوان بێەوەی بە خۆیان بزانن شێوازێکی زۆر خراپی بایە پۆلەتیکسیان جێبەجێ کردووە لە هەرێما کە هەموو شتێکمان بەستراوەوە بە سیاسەتی حیزبەکانەوە بە چۆنەتی مامەڵەکردیانەوە لەگەڵمانە. دکتۆر ئەوەی کە تۆ باست کردیانی زۆر جارێمان پرسیارە لە خۆمان دەکەین بۆ وڵاتێکی ئەوروپی ڕەنگە زۆر گرنگ نەبێت سەرک وەزیران ینی وەزیری فڵان چییە وەزیری ئەوەی کێیە سەرۆکی وڵاتەکە چۆن بیرەکاتەوە ئەوەی بۆ گرنگە یان گەورەترین دروشم لە ئەمریکاڵەن بە وڵاتێکی ئەمریکی بەیانیان نەسە سەیری بڵین لیستی نرخی بنزین بکە بزانێ گەڵۆنی بنزین بەچەنە ئەوە گرنگترین شتە بە نسبەت ئەوەوە بەس بۆ ئێمە ڕەنگە ئەم بەعدانەمان فەرامۆش کرد بێ نیشتی دیکە گرنگن بۆمانوە پێمان وایە ئەمەیە سیاست وڵاوی ئەوروپاش بەو شێوەی جاران نەماوە جاران خەڵکەکە زۆر پێویستی بە سیاست و بە حیزبایەتی ڕۆژانە نەبوو بەڵام ئێستا ئەوانش گیرۆدەی شەشەکانی ڕۆژانە بوون لا ئێمە بۆ چی وای لێ هاتووە ینی وەکو عەرزم کردی ینی ناتوانانی ینی لە دەرەوەی سیاسەتی حیزبەکان ئایندەی خۆت وێنا بکەیت تەسەوری ئایندەی خۆت کە ئایندەی مناڵەکان تەسەور بکەیت ناتوانانی سەفەر بکەیت بەبێ ئەوەی دڵگرانیەکت هەبێ نیگەرانیەکت هەبێ ژیانە دامەزراندنت هەمووی بەسراوەتەوە بە ئەو سیاسەتی کە ڕۆژانە هینەکەن و سیاسەتەکەش وەکو بە فریمانگی نیسان وایە مەسەڵەن بەیانی هەیەنی وەڕۆ نییە ینی ئەتمانێکی زۆر گەورە هەیە لە وڵاتەکە ئەنی نازانی مەسەڵەن سبینە چی ڕوئەیە و ئەو شتێک کە پێویستە دەسەڵات وەکو ئەرکە بنەت ڕەتیەکانی خۆی بەرامبەر بە هاوڵاتی جێبەجێ بکە ناتوانێت جێبەجێ بکەوەش ڕەنگە بەشێکی زۆری خەتای خۆی بێ بەشێکیشی خەتای ئەو زۆرە پەیوەندەیە کە هەرێمە بەسێ بەغاوە ئێمە بیرمان نەچیانێ بەغاش ئەو حکومڕانیە دیموکراتە نییە کە ینی کورد لی بێخەم بێت بۆیە ئەو بە پۆلەکسی کە دوێنێ لە سیمینارەکەمە باسم کرد زۆر جەختم کردەوە لەسەر مەترسیەکانی ئەم بە پۆلەتیکسە لەسەر هەرێم لەسەر قوارەی هەرێم چ مەترسیەکی هەیە با منەوە بپرسم بەڵێ ئێستا گەر لە بیرمام ینی ماوەیەکی زۆرە حکوومەتی بەغا کار لەسەرەوەگا کە هەموو شتێک بەسێتەوە بە خۆیەوە بایەمەتری فەرمانبەران موچەیان زانیاریەکانیان تۆ ئەگەریترۆک و هاوڵاتێکی کورد ژیانت موچەت دەرمانت خۆراکت لە بەغاوە بێتتر ئینتیمات بە حکوومەتی هەرێم بەم قوارەیە کەمە بێتەوە و ئەو تایبەتمەندی کە هەرێم هەیەی وەکو قوارەیەکی سیاسی منەتەوەیەکی جیاوازی ناو عێراق کاڵە بێتەوە بۆ کاڵبوونە لەوانەیە گەورەتی مەترسیە بە پۆلەتیکس توانیوێتی زۆر قوارە لە ناوبەرێ بە تایبەتی ئەگەر دەوڵەتە ناوەندەکە دەوڵەتێکی دیموکراسی نەبێت و ئێمەش ئەم پەیوەندی کە لە نێوان یەکێتی و پارتیا هەیە بەداخوایانە پەیوەندێکی سەلیم نییە و نەیتوانیوە بزاڵ بێ بەسەر ئەو تەحەدایانێکە هەیە واتە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ڕاستەوخۆ پەیوەنددارە بە ژیانی تاک بە تاکیە وڵاتەوە جاچی یەکێتی بی یا پارتی بی یا هیچیشیان نەبی بەڵێ مشکلەکە لەوەیە ئەستا دوو دەماری گیری بایە پۆلەتیکی هەیە لە نێوان پارتی و یەکێتیە پارتی بە حکمیەوەی کە جونگە سەرکەکانی دەسەڵاتی بەدەستەوەی بە حکمیەوەی کە پۆستە گرنگەکانی لایە وەزوو دەرکی بۆ بە ئەهەمیەتی داتا کردووە توانیوێتی مەسەن سێرڤەرە گەورەکەی هەرێم لای ئەو بەیانی کلی لە دیجیتاڵەکەی هەرێم لای ئەوە ئەنی ئێستا ڕەنگە ئەو قسەی ناخۆشیش بە بەڵام یەکێتی وەکوایە لە ماڵێکا بێت میوانی ماڵێک بێت پاسوەردی وایفای ماڵەکەی لا نەبێ
ئەمەش وا کە ئەگەر بەردەوام بێت ڕەنگە وا بکە یەکێتی ناچار بێت مەسەلەن داتاکانی خۆی هەڵگرێ بۆ خۆی یان ڕاستەخۆ معاملەی پێ بکات لەگەڵ بەغا و ئەمە بە نەتیجە بێتە هۆی کە دوو بایۆپۆلیتیکی جیاوازە بن تعامل لەگەڵ بەغا بکەن و ئەمە سیاسەتی پرتکە و زاڵبەی بەغا بەهێزترەکات. بڕۆ دوای دەگا بۆ دکتۆر؟ هیوادارم نەگا بەڵام خۆ دەزانیانە سیاسەتەکان ڕوون و وین نین ڕۆژێک باشە ڕۆژێک خراپە وەکو گروپی واتسەپ وایە هەریەکەی قسەیەکەکە هەرێکی یانی شتێکی هین نییە یانی بەرچاو ڕوونمان کات. باشە دکتۆر پێ دوانێ سیاسەتی جیهانی وای لێ هاتووە یانی بۆ نەسەرۆکی وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا ینی سەرۆکی وڵاتەکە ڕۆژی وایە 20 قساکە لە ساعتێکدا جاری وایە 20 قساکە ینی زۆربەشی پێچەوانەی یەکترن. ئەو هینی سیاسەتی کابرایەکی ئەنی هینە ئەوەی ئۆفیسی بانک هینی هەیە مەڵکداری و خان و فرۆشتن و عێقارات ئەمە پۆپۆلیستیە بەڵام ئەگەر حتا ئەوەش بێ بە پۆلەتیکسی ژوابێ لە جیهانە بۆ ئەوان ڕەنگە کێشە نەبێت کە ئەوان دامەزراون دەوڵەتیان هەیە شیانیان هەیە سەربەخۆی سیاسیان هەیە ئێمە زەمان ناسکە بۆ کورد زۆر خەتەرە ئەگەر وریان نەبین چ لەسەر ئاسی تاکس لەسەر ئاسی کۆمەلگایانێ ئەگەر ئەم پۆلیکسە بێتە هۆی ئەوەی کەس ئازادیەکانی تاکیش کەم کاتەوە ئەوە شوەر خۆی خەتەرە و ئەشیکات ینی کە تۆ هەموو زانیاریەکانە لە بەردەستی دەسەڵاتێکا بێت چ ئازادیەکت هەیە. دکتۆر ڕەنگە ئێستا بینەرێک دانیشتووە لە ماڵی خۆی بڵێ جا دکتۆر من چی بکەم؟ سواڵێکی بەجێیە ئەوە ئەرکی تاکە لە پلەیەکە بەڵام ئەرکی سەرەکی حیزبەکانە یان یەکەم پارتیوێکێتی ئەبێ دەرک بە و تەحەدا گەورەیە بکەن یەکەم پێویستە ئەو سیاسەتی دیجیتاڵی خۆیان تەوحید بکەن ینی سێرڤەرێکی کوردی هەبێ دامەزراوەیەکی یەکگرتوو هەبێ کە دوور بێ لە دەسەڵاتی پارتیوێکێتیەوانەی بەڕێوەی ئەبەن خەڵکی ئەکادیمی بن نەک سەرباز و دەستگای ئەمنی و ئەم هەرێمە داوای ئەوە بکە لەگەڵ بەغا کە فدرالیزمی دیجیتاڵی هەبێت یعنی بە بەغا بڵێ من زانیاریەکان لای خۆمە بەڵام ڕێگەت ئەم وردبینی تیا بکەی ڕێگەت ئەم بزانی شێ وەهمی و شێ بندیوارە و شێ ئەمانەیە بەڵام من نایم هەموو زانیاریەکانی شێرکە و ڕانکۆ بم بە تۆ چونکە ئەمە ئانی سترەپتیزێکی خەتەرە. پێ دوایە بەغدا گەشتووە بۆ واستەی مەسەلەن لەوە تێبگا کەی تر داواکارەکانی خۆی بەرێتە سەرەوە بۆ ئەو حەددا. زاشی کورد مارانگازە کورد مارانگازی تعریبە مارانگازی ئەنفالە هیچ چیماوی بارانە هیچ شنگالە ئەبێ هێن بکات ینی متمانە بکات متمانەی سیاسی ینی شەترەنجەکە بکات بەڵام ینی هینەوە بێ بە گومانەوە بیکات و ئەو وریای خۆی بێت ینی متمانەی سیاسیەوەی کە تۆ دەمانچەکەت پێ بێ و شتێکەش ئیمزا بکەیت ینی ئینسان ئەبێ شێتی بەشانێکەکەت بە دەستێکت قەڵەمەکە بەڵێ ئەبێ ئەو پارسەنگە عسکەریە سیاسیە یەکگرتووی هەرێم بجێڕێتەوە ئەگەر نەگەڕدرێتەوە بە یەک دەنگ و بە یەک هێز هەرێم ڕوبەڕووی ئەو سیاسەتە بە پۆلەتیکەی بەغا نەبێتەوە ڕەنگە 10 ساڵی تر مناڵەکانی من و تۆ هیچ ئینتمایەکیان بۆ هەرێم نامێنێ و ئێستاش نیشانەکانی دیارن ینی مەسەن دەوڵەتێک کە هیچ بۆ نەکات گلەی لە مناڵەکانمان بکەین یانەبێ گلەی لە ئیدارەدانی وڵاتە بکەین کە وای لە مناڵەکانمان بەتەشێت گلەی لە ئیدارەدانی وڵاتەکە ئەکرێدانێ مناڵی ئێستا شتاوانێکی هەیە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمەکە خۆی نەتوانێت مەسەڵەن پەرودەیەکی ڕاستی بکات نەتوانێت بەڕێوەی بەرێ نەتوانێت زانیاریەکانی بپارێزێ نەتوانێت لە دەستێکی ئەمین بێت فەرق و جیاوازی نەکات لە بینی ناوچەکانە وەکو هاوڵاتی سەیری هەموو کەسێک بکات ئەو وەختە ئەو شتانەش ڕوونایەت کە ئێمە لێ ترسین.
سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان سپاس دەکەم. هیوایە بەرچاوڕوونیەکمان نابێ بە بینەر دەڵێ سیاست بەشێک لە ژیانی هەمومان بەڵام سیاست بە و ئاراستەیە بێت کە تۆ باست کە ڕێگە دروستەکە بێ حکومت بێت چاوی لە میلەتەکەی بێ من سپاسدانەکەم سپاسەکەم بۆم دەرفەتە دەستان خۆش بێ خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکراتە پێتانەگەین و ساغ و سەلامەت بن کاتێک خۆش خواتان لەگەڵ